دوباره وګورئ نشتایبەت داواکاری کاکە حەمەی حاجی ئەحمەد و برازەڵی پێشکەشەکەی بە ساڵیادەکەی کاکە حەمەی خۆشەویست بۆ مەجلیسە جوانە بە تایبەت بۆ کاکە سەرکۆی فەرید و پێسەری کاکە ڕەوەندی زەنگەنە بۆ کاکە دیاری مەمڕۆ ڕەفیق بۆ کاکە لەندی سێر پێسەری بۆ کاکە ئیسماعیل ئەڵتیما بۆ کاکە دانیاری خەیات بۆ زەمەنی و بەمە بە تایبەت ماشەڵڵا یا 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 دەی دەرسم نەخوێندە و برا سەوادم نییە دەرسم نەخوێندە و برا سەوادم نییە بەس نامەکەی تۆ ئەیمە باندیە بەس نامەکەی تۆ ئەیمە باندیە برا سەرحی العەرزم سەرحی العەرزم لا یەکەرەوە گەڵخانەی خەمان ئالەم بەرەوە گەڵخانەی خەمان ئالەم بەرەوە دەی بەبێ واشنی بۆ بێرۆ باوان بەبێ واشنی بۆ بێرۆ باوان هیچ کام لە هیچان ناگرن تاوان هیچ کام لە هیچمان ناگرن تاوان دەی سەرحی العەرزم سەرحی العەرزم لا یەکەرەوە گەڵخانەی خەمان ئالەم بەرەوە گەڵخانەی خەمان ئالەم بەرەوە پاشنەی کەوشەکەوە قاڵیەکەی دڕی پاشنەی کەوشەکەوە قاڵیەکەی دڕی بە حەفیزیەکە سەردڵی بڕی پاشنەی کەوشەکە دێ ناوچەکەی دارەوە پاشنەی کەوشەکە دێ ناوچەکەی دارەوە ئەینی لە جەرگێ جێگەی دیارەوە ئەینی لە جەرگێ جێگەی دیارەوە دەی سەرحی العەرزم سەرحی العەرزم باڵا خەڵوەت بۆ خەڵوەت خانەی دڵێ پڕ لە ماتم بۆ خەڵوەت خانەی دێڵ پڕ لە ماتم بۆ بۆ حەمەی حاجی ئەحمەدەوە ساڵیادەکەی دژی دەی شەربێ لە دوای تۆ کەس نەگرم بەیان شەربێ لە دوای تۆ کەس نەگرم بەیان کسکستانی شێ وێنەی دەری دەدان شەربێ لە دوای تۆ نەگرم یارەتر شەربێ لە دوای تۆ نەگرم یارەتر دەست لە خۆم بەردەمێ بۆ دڵدارەتر دەست لە خۆم بەردەمێ